کاتتان باش بینەرانی ئەزیز و خۆشەویست، هیوادارم هەموو لایەک هەر ساغ و تەندروست باش بن. خۆشحاڵم کەوا لە بەرنامەیەکی نوێی ئێوارەی سلێمانی لەگەڵتانە بم بۆ قسە و باسکردن لەسەر نوێنەرایەتیکردنی ئافرەتان، ئەو هەڵئینراوانی کەوا حکوومەت یاریمی کوردستان ناوێتی کە ئەمە کۆمەڵێک هەنگاوی ڕێچکەشکێنە. هەر بۆیە ئەمەوێت ئەم قسە و باسانە لەگەڵ میوانەکەم مینا سامی محەممەد، ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کەوا کار دەکات لە لیژنەی یاسۆ پەیوەندەکان، هەروەها هەڵگری بڕوانامەی ماسترە لە پەیوەندەکان. قسە و باس دەکەین لەسەر ڕۆڵی ئافرەت لە نوێنەرایەتیکردنی گەلەکەیدا. بەخێر بێیت میناخان. زۆر سپاس. خۆشحاڵی کەوام ئێوارەی لەگەڵ ما بوویت. سلێمانی تیڤ ئەم کەناڵە جوانە بۆ ئەم دەرفەتە کە بتوانین پێکەوە گەڵاڵەی چەند بابەتێ بکەین لەبارەی پرسی ئافرەت و نوێنەرایەتیکردنیان. زۆر خۆشحاڵ بووین کەوام ئێوارەیە لەگەڵمانە بوویت. ئەمەوێ پرسیارەکەم لەوە دەست پێ بکەم. ئەم هەنگاوانەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هێنانە ڕێزی ئافرەتان لە سەرجەم دەسەڵاتەکاندا، لە سەرجەم کایەکاندا، بە تایبەتی کای سیاسی و بە تایبەتی نوێنەرایەتی، ئەم هەنگاوانە چۆن دەبینیت؟ بەڵێ، لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینا یەک لە دوای یەکەکانیەوە کاری لەسەر ئەم پرسە کردووەوە زۆر بەجددی. هەڵبەتە خۆشبەختانە بە هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بە هاوکاری سکرتاریەتی ئافرەتان و لایەنە پەیوەندیدارەکانی کە بە پرسی ئافرەتان ئیش لەسەر ئەم کەیسە کراوە کە ئێمە بتوانین نوێنەرایەتێکی ڕاستەقینەی کۆمەڵگای کوردەواری بکەین یاخۆت کۆمەڵگای کوردستانی بکەین. کۆمەڵگای کوردستانیش بەشێکی هەرە گرنگی پێکهاتەی ئافرەت و ئافرەتانی گەنجمان بەشێکی هەرە گرینگە کە ناکرێت ئێمە فەرامۆشیان بکەین لە ناو پێگەکانی پێگەجیاجیەکانی حکومڕانیە و هەروەها لە پێگەجیازەکانی نوێنەرایەتیکردن و لە ناو حکوومەتیشدا. بۆ یەکە خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینە یەک لە دوایەکەکان و بە تایبەتی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەجددی کار لەسەر ئەم کەیسە کراوە و توانراوە کە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی ئافرەتان لە ناو پێگە جیاوازەکانی وەکایە جیاوازەکانی حکومڕانی جێبکرێتەوە. خۆشبەختانە ئەم ئافرەتانە تەنها بۆ ئەوە دانەندراون کە لەبەرەوەی عنسری ئافرەتن. ئەگەر بێت و سێرێکی سیڤ ئەو بەڕێزانە بکەی ژمارەیەکی زۆری خاوەن ئەزمونێکی کارژێری و ئیداری و دارایی و یاسایی و هەروەها لە بوارە جیاوازەکاندا کاریان کردووە و هەڵگری بڕوانامەی باڵان لە جامیعە ناسراوەکان هەم لە ناو حکوومەتی هەرێمە هەم لە دەرەوەی حکوومەت کە کاریان کردووە بە دەست و پەنجەی خۆیان بە پاڵپشتی کۆمەلگا بە پاڵپشتی خانەوادە بەڕێزەکانیان بۆ ئەوەی کە بگەنە ئەو پێگەیانە و پێگەکانش بەکاربێنن دووبارە بۆ خزمەتکردنەوەی کۆمەلگا و میلەت. باشە میناخان، وەکە زانین وەکو باسم کرد لە سەرەتای پرۆگرام، دانانی ئافرەت وەکو باڵوێزی وڵاتێک وەکو نوێنەرایەتی وڵاتێک وەکە زانین ئێمە سەر بە حکوومەتی عێراقین، بەڵام نوێنەری خۆمان هەیە، نوێنەری هەرێمی کوردستانمان هەیە لە دەروی وڵات. دانانی ئافرەتان وەکو باڵوێز چ سوودێکە گەهێنێت یاخود چی گۆڕانکاریەک دەکات؟ بەڵێ، لە ڕاستیدا ئەمە ئەم کارە دەرئەنجامە، ینی درێژە پێدەری کارەکانی ڕابردووی حکوومەتە کە بتوانێت نوێنەرایەتی ئافرەتان پیشانی خەڵک بدا و ئیشوکاری ئافرەتان پیشانی خەڵک بدا. هەڵبەدە سوودەکەی زۆر باشە بێت لە بەرەوەی گەر بێت و بەراوردێک بکەیت لە نێوان ئیدارەدانی پیاوان و ئیدارەدانی ئافرەتانە. من ناڵێم جیاوازێکی زۆرە بینین چکە ئێمە هەمومان لێک کۆمەلگا ئەژین و کارەکەین، بەڵام هیچ نەبێتە توانی تۆ ئەو کەم و کوڕیانەی کە ڕەبتیان بە ژیانی کۆمەلگاوە هەیە کە ئافرەتش بەشێکەتەیە بتوانین جێگایکەینەوە لە ناو حکوومەتە. ئەلبەتە ئەمە کارێکی ئیجابیەوە، کارێکی باشە و تێشیدا ئافرەتان ئەتوانن بە کۆمەلگا بڵێن و پیشانی حکوومەتیشی بدەن کە ئەمان دەتوانن نوێنەرایەتێکی باشی بکەن و ئەزمموی خۆیان پیشانی خەڵک و پیشانی هاوڵاتیان بدەن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین قەنەعات بە خەڵک بکەین و چیتر پێویستیمان بە سیستمی کۆتانە بێ لە حکوومەتی هەرێمی کوردستانە. چونکە خۆتە زانی ئەم سەتاسیەی کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەری و حکوومەتی هەرێم و ئەو سیاسەتەی کە ئێستا بەرپا ئەکرێ لێرە هۆکار بووە کە ئێمە بتوانین ئەو دەستکەوتە بۆ ئافرەتان فراهەم بکەین. بەڵام ئێمە تۆموحمان لەوە زیاترە. تموحی ئێمە ئەوەیە کە بتوانین قەنەعات بە خەڵک بکەین لە ڕێگای نوێنەرایەتیکردنی خۆمان و ئیشوکارەکانمانەوە کە بە بێ کۆتا ئەم ئافرەتانە بێنە پێشەوە و لە حکوومەتا کار بکەن و نوێنەرایەتیەکانان جێگای خۆیان بکەنەوە. بەڵام پێتوانیە ئەم سیستەمی کۆتایە
یاسایەکە کەوا لە سوودی ئافرەتانە لە ئێستادا لەم قۆناغەدا چونکە وای کردووە سەرجەم حیزبەکان بە حیزبە ئیسلامیەکانیشەوە پابند بن بەوەی کەوا نوێنەری ئافرەتیان هەبێت لە حکوومەت و لە حیزبەکەیان. بەڵێ خۆی لە ڕاستیدا ئەم پێداگیریە لەسەر نوێنەرایەتی کردن و سەتاسی ڕێژەی ئافرەتان زیاتر پارتی دیموکراتی کوردستان کاری لەسەری کرد و کردی بە مۆدلێک کە حزبە سیاسەکانی تر بەرپای بکەن. خۆشبەختانە ئەوانش بە پۆزتیڤی هاتنە پێشەوە و فکرەکەیان پێ قبول بوو کاریان لەسەری کرد. سیستمی کۆتا تەنها بۆ با ئێمە ئەو حەقەتە لە خۆمان نەشارینەوە. سیستمی کۆتا و بەشداریکردنی ئافرەتان تەنها بۆ ئافرەتان سوودی نەبووە، تەنانەت بۆ پیاوانش سوودی هەبووە. لەبەرەوەی تۆ ناتوانانی نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵک بکەی ئەگەر بەشێکی زۆری خەڵکەکە لەگەڵتان نەبێت لە ناو حکوومەتایە. بۆیەکە کاتێککە ئێمە ئافرەتە هێنینە پێشەوە تەنها سوودی بۆ ئافرەت خۆی نابێ، سوودی بۆ کۆمەلگاکەیە بێ، سوودی بۆ دەور و پشتەکەیە بێ، سوودی بۆ حیزبە سیاسیە بێ کە ئەو ئافرەتەی هەڵبژاردەوە لەو پێگەیە دایناوە. هەڵبەتە ئافرەتان بەر لەوەی کە باسمان کرد هەڵگری بڕوانامەن و ئەزمموی خۆیان هەبووە لە حکومڕانی و ئیشوکاری ئیداری و کارژێر و یاساییە توانیانە نمونەیەکی جوانتر پێشکەش بە خەڵک بکەن. مە زۆربەی بەبیرم دێتەوە لە کاتی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵمەتی ماڵ بە ماڵمانە کرد بۆ خاتوو یادگار. یەکێ لەوێ وتی پێویست ناکاتۆ بیت کار بکەیت لەسەرەوە، ئێمە خۆمان دەنگی پێدەین لەبەرەوەی ئێوە ئەم جارە هەموو کاندیدەکانتان ئافرەت بووە، ئێمەش پێمان خۆشە کە کاندیدی ئافرەت دابدرێ. منش پرسیارم لەو بەڕێزە کرد وتم جەنابەت پیاوی چۆن نەتوانی یعنی چۆن ئاها باسیقەوە ئەو قسەیاکی وتی لەبەرەوەی لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا دەنگم بە هەر ئافرەتێدا بێ پەشیمان نەبوومەتەوە. تەلەفۆنم بۆی کردووە تەلەفۆنی هەڵگردووە، ئیشەکەم دەنگەکەی منی گەیاندوتە شوێنی خۆی ئەگەر نەتیجەشی نەبووە، بەڵام گرنگەوەیە کە دەنگەکەی گەیاندووە وە زۆر بە دڵسۆزانە کاری کردووە لەسەری وە تەحملی زیاتر بووە لە تەحملی نوێنەری پیاو. لەبەرەوەی ئافرەت زیاتر کاتێکە ئەچێتە قیادەوە ڕۆڵی زیاتر پرۆتەکشن وەرەگرێ، ینی حیمایەتی ئەو کەساناکە لە دەور و پشتێتی نەک حەز بکە وەکو قائیدێ دەرکەوێ، زیاتر حەزەکە وەکو خزمەتکارێ دەرکەوێ، وەکو دڵسۆزێ دەرکەوێ. بۆیە کە من ئەو بەڕێزە قەناعەتی بۆ من دروست کرد کە بەڵێ ئێمە توانیمانە نمونەیەکی جوانتر، نمونەیەکی ڕاقیتر، نمونەیەکی باشتر پێشکەش بە هاوڵاتیان بکەین کاتێ نوێنەرایەتەکەین. ئەمەش معناوەیە نییە کە ئێمە لە خەڵکەکانی تر باشترین، ئەمە لە ڕاستیدا گفتێکە کە خوای گەورە پەیداوین وەکو ئافرەت کە ئێمە تەحملمان زیاترە لە پیاو. بگومان ئافرەتان لە ئافرەتان تێ ئەگەن کاتێک کەسێک نوێنەری کەسێک دەکات، نوێنەری کۆمەڵێک گروپێک دەکات، پێویستە لە مەعاناتەکانیان تێبگە، ینی لە بڕۆیانی پیاوێک بتوانێت بێت لە مەعانات و گیر و گرفتی ئافرەتێک تێبگە تاکو بتوانێت لەسەری بکاتەوانێ. هەر بۆیە هەر وەکو حەق وەکو ڕەوایەتی ئەمە پێویستەوەکەوە ئافرەتان نوێنەرایەتی بکەن. باشە میناخان ئەمە ئەو بپرسم بە زیادکردنی ژمارەی ئافرەت و ڕێژەی ئافرەت لە حکومەتدا ئەمە وەڵامی ئەو پرسیارەداتەوە کە ئافرەتان خاوەنی قەراری سیاسین؟ بەڵێ لە ڕاستیدا ئەم پرسیارێکی لە جێی خۆیەتی. ئێمە زۆربەی کاتەکان لە کەناڵە ئێلامیا جیاوازەکان بانمانەکەناڵێن ئێوە لەوەیە تەنها وەکو شەیپ دانراون، یعنی وەکو کارتۆنی دانراون یان بەڕاستی ئێوە بەشدارن لە بڕیاری سیاسیە. لە حقیقەتدا من حەزەکەم ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر بڕیاری سیاسی. بڕیاری سیاسی شتێک نییە لە پڕێکا بیرە، بابەتێکە لە پێداویستی هەڵقوڵاوی پێداویستی کۆمەلگایە، هەڵقوڵاوی بارودۆخێکی ئەو کاتەیە، هەڵقوراوی بابەتێکە کە لەو کاتەیە دروست بۆەوە پێویستی بە چارەسەرە. چکە تۆ کاتێکە دەی بڕیارە دەی بۆ بابەتێک بڕیارە دەی کە تۆ پێویستیت بە چارەسەرە، یاخۆت پێویستیت بەوەیە کە شتێک یەکلایی بکەیتەوە. بۆیە کە ئافرەتان کە تۆ هێنات بەشداریت پێکی لە پێگەیەک، ئیتر چی ئەو پێگەیە کۆمەڵایەتی بێ یاخۆت سیاسی بێ یاخۆت کارجێری بێ، خۆت ئۆتۆماتیکی خستوتەتە بەردەمی بەرپرسیارەتی. کاتێککە تۆ لە بەردەمی بەرپرسیارەتیت بەشدارەبی لە بڕیارەکە، ئیتر چی ئەم بڕیارێکی کۆمەڵایەتی بێت یاخۆت بڕیارێکی قانونی بێ یاخۆت بڕیارێکی کارجێری بێ. بۆیەکە منەڵێم ئەگەر لە 100% بەشدار نەبێتین لە دەرچواندنی بڕیارێکی سیاسی، بەڵام بەشدارێکی باش بووینە لەوەی کە کەیسێک بجوڵێنین یاخۆت بتوانین ڕێی خۆمان بدەین و ڕێیەکەش جێگا بکەینەوە لەنا ئەو بڕیارە سیاسی کە ئەیرێ. هەڵبەتە بڕیاری سیاسیش پرۆسەیەکی دوور و درێژە و پێویستی بە کاتی باشەیە. هیوادارم لە ئاندەیەکی نزیکە ئافرەتانش بتوانن نەک تەنها بەشێ بن لە بڕیارە سیاسیەکان، بەڵکو ئەوان
دەرخەری و جێبەجێکاری ئەو بڕیارە سیاسیانش بن. دەنگۆیەک هەیەکەوە دەڵێن کاتێک ئافرەتان پلێ و پۆستێک وەردەگرن تەنها وەکو ڕووکەشە، ینی وەکو ئەوەیەکەوە قسەی خەڵک ببڕم بڵێن ئەمە حەقیان بە ئافرەتانیش داوەکەوە بچنە ئەو پێگەی و بەڵام لەوێ تەنها وەکو جستەیەک و وەکو کارتۆنێ قسە بەڵێ بەڵێ یعنی ڕایان گرنگ نییە تەنها جێگەکەیان پێپڕ کردوونەتەوانێ سوود دەتوانایان وەرناگیرێت. خۆی تۆ ناتوانانی قرار بدەیت لەسەر ئەو کەسە کە چی لە نیازیەتی، بەڵام مەتوانی بڕیار بدەیت لەسەر کارەکانی و ڕەتفعلەکانی. لەبەرەوە ئەگەر بەو نیەتەش دانرابێ زۆر کێشە نییە، گرنگەوەیە ئەو نوێنەرە چۆن دواتر تعریفی خۆیە کات و دێتە پێشەوە ئیشەکانی خۆی جێبەجێکە. خۆشبەختانە ینی من گەشتمەتە ئەو قەناعەتی ئەگە هەموو دنیا کار لەسەرەوە بکەن سبەینی ئەژگان خان لە بەرابەرایەتیەکە پۆستێکی پێ بدرێ ئەگە خۆی ئەژگان خان مەبەستی نەبێ خزمەت بکە هەموو خەڵک بێتە سەر خەت ناتوانێت ئەو نمونەیە پیشان بدات کە ئافرەت ئەتوانێت سەرکەوتو بێ، بەڵام ئەبێت ئەمە ئەژگان خان لە دڵی خۆیەوە لە ناخی خۆیەوە بەو نیەتە هاتبێت کە خزمەتی هاوڵاتیان و خزمەتی خۆی و خزمەتی ئەو کەیسە بکە کە هاتووە ئەو شوێنی پێ پڕکراوەتەوە. بۆیە کە ئەم بابەتە لە دەستی خۆمانە ئەبێ ئێمە سنوورێ بۆ ئەوە دابنین ئەگەر وەهاش بێت کە من پێم وانیەوە بێ. باشە میناخان بێگومان ئەزانین کەوا فکرێتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستان هەتا گوێسەش نەگەشتون بە ئاستێک کەوا تەواو پیاوان و ئافرەتان لە حەق و لە ماف و لە بەرپرسیارەتیدا یەکسان بن. هەر لەبەر ئەوەشەکەوا زۆرینەی نوێنەران زۆرینەی وەزیرەکان پیاوانن. ئەو ڕێگریانە چیەکەوا وا دەکات ئافرەتێک نەتوانێت بە حەقی خۆی بگات بەو شوێنی کەوا دەیەوێت وەکو مینا وەکو بەڕێزەکەوە ئەندامی ئەنجومەنی پارێزگایت چی ڕێگریەک هاتە بەرڕێت کاتێکە ویستت بگەیت بەو پلەیە یاخود بە ئام ئافرەتان ئەو ڕێگریانە چین بەلایتەوە؟ خۆی با من نێمە سەر باسی شخصی خۆم با بە شێوەیەکی گشتی باسی کەیسی ئافرەت بکەین باشترە بێ. لە ڕاستیدا هیچ شتێک نییە بە ئاسان بەدەستتکەوێ و هەر بابەتێکش بە ئاسان دەستت بکەوێت هەڵبەتە شایستەی ئەو شوێنە نەبوویتە بۆیە بە ئاسانی هاتۆتە پێشەوە. خۆشبەختانە ڕێگریەکان هەبوونە واگەر بیت و ئێمە پۆلێنیان بکەین ئەتوانین بڵین ڕێگری هەندێک ڕێگری هەیە خانەوادەیە بۆ نمونە تۆ ئێستا کۆمەلگا گەشتۆتە ئەو حەدەی کە بەلایەوە ئاساییە، بەڵام هەندێک لە خانەوادەکان بەداخەوە تا ئێستا لەوانەیە ئەگەر ئافرەتەکە تیاشی بێت و مستەواشی هەبێت و لەوانەیە لە من و تۆش باشتر بتوانێت بەڕێوبەرێکی چاک بێت، بەڵام خانەوادەکەی ئەو ڕێگری لێ بکەن نەک لە بەرەوەی کە لەوایە خانەوادەکەی عقلێتێکی باشیان نییە، بەڵام لەوانەیە زیاتر بیانەوە و ئافرەتە بپارێزن ئەمەشتا یاخۆت لەوانەیە بڵێن لەوایە لە ئایندەیەکی نزیکا تووشی کۆمەڵێ بەربەز ببێتەوە یاخۆت تەحەدیاتی گەورە بێتە بەردەمیا ئێمە نامانەوەیە ئەم خاتونە بەڕێزە کە کچی خۆمانە یاخۆت خێزانی خۆمانە تووشی ئەو وەزعی بکەین. بەرحاڵ ئەمە بەڕاستی جورئەتێکی باشێوێ لەلایەن خانەوادەکە بۆی بتوانێت بڕیارە بدە. هەنێجا ڕێگرێکە کۆمەڵایەتیە بێ لەوانەیە لە کۆمەلگایەکی دیاریکراوەیە نەتوانێت ئەم هەنگاوە بنێت و بێتە پێشەوە. هەنێجار ڕێگریەکان لە ڕووی کارجێری و ئیداریەوە بن، مثلەن هەندێک پۆست هەیە ئێستش ئافرەت ناتوانێت وەری بگرێت لەبەرەوەی یاساکان ڕێگیریان لێ کردووە. لە ڕاستیدا ئەمە ئیشوکاری ئەنجومەنی باڵای خانمانە کە بێنە سەرخەت هەندێک لەم یاسایە داواکەن لە پەرلەمان تعدیل بکرێت یاخۆت پرۆژەی خۆیان هەڵبەتە بێ حازر بێت لەسەر ئەم پرسە. و هەنێکی تریشی پەیوەندی بە ئافرەت خۆیەوە هەیە، ئایا منی ئامادەی تێدایە ڕوبەڕووی ئەو ئەسڵنگانە ببێتەوە. ئێمەی ئافرەتان هەنێجابێ قوربانی بدەین بۆ ئەوەی کە لە شوێنەکانی خۆمانە بەردەوام بین و بەرەو پێش بچین. هەنێک هەیە ناتوانێت ئەو قوربانیە بدە تەسلیمە بێ، بەڵام خۆشبەختانە کۆمەڵێکی کە هەیە قوربانێکە ئەدات و ڕێگایەکی هەڵبژاردو و تەیە بەردەوامە بێ. بێگومان لە هەر قۆناغێکی ژیانە وەکو پیشە بۆ ئافرەت دایک و باوکان یاخود خێزانەکان بۆ ئافرەتەکانیان بۆ کچەکانیان پیشەیەکیان بەدڵ بووە. مەسەلەن بۆ نمونە پیشەی مامۆستایی زۆر مەرغوبە لەناو خێزانەکاندا، چونکە پیشەیەکە کاتێکی کەم لە دەرەوە ئەتوانی بڕۆیت پەروەردەی کۆمەڵێک و ناڵکەیت و بیتەوانێ. ماوەیەک پیشەی ڕاگەیاندن هێڵی سوور بوو لە ناو خێزانەکانە، نیان ئەهێش کچەکانیان بچن کاری ڕاگەیاندن بکەن.
بەڵام لە ئێستا یەکەمدا زۆر ئەو فکرەش نەماوە کاڵبۆتەوانێ وەکو پیشە سکاری سیاسی بۆ ئافرەت لە ئێستا چۆن سەرەکردنەوە خێزانەکانە بەڕێتەوە خۆی لە ڕاستیدا پیشە فەرقی هەیە لەگەڵ کاری سیاسی کاری سیاسی پیشە نییە کاری سیاسی خولیایەکە لە برەوەی خزمەتکردنێکی گشتیە تۆ لە دەرفەتێکە دەیت خزمەتێکی گشتێکی بەڵام لەوایە سبینە ئەگەر ئەو خزمەتە تەواو ببێت مەجبوری بگەڕێتەوە سەر کارە پیشەیەکی پێشووتری خۆت خۆی بالفعل وایە بەڵام ئەمە زیاتر ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە خانمان ئەو وەزیفەیان بۆ هەڵبژێردراوە لە برەوەی کە ئیلا ئەبێ ئەو وەزیفەیە بکەن یا خۆت وەزیفەیەکی تر بۆ ئەوان ترسناکترەیە خەتەرترەیە خۆت ئەو توانە و تااقەتیان نیە لە حقیقەتدا ئەمە گەڕێتەوە بۆ ئەو ئەرک و بەرپرسیارەتی کە ئێمە لە ڕابردووتە تەنانەت سەورەی فەڕەنسی توانی ئەم مافانە بەدەست بهێنێ بۆ ئافرەتان بەڵام خۆ ئەم سەورەیە نەیتوانی مافەکانی ماڵەوەی لە کۆڵ بکاتەوە یعنی ئافرەت ئەگەر بەرپرسیارەتێکی پێ بدرێت لە ناو حیزب و حکوومەت و ئیدارە و کارجێری و تەنانەت دادگاکانیشدا خۆ هیچ تەڕەفێک و هیچ لایەنێک ناتوانێت ئەو ئەرک و بەرپرسیارەتی لەسەر شانێتی وەکو دایکێک یا خۆت وەکو خوشکێک لە ماڵەوە کەم بکاتەوە بەڵام سبینە ئەم بابەتە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئەو کۆمەلگایە خۆت ئەو بنەماڵەیە چەندێک وعی ئەوەیان هەیە کە حیسابێکی تایبەت بکەن بۆ ئافرەتەکە ئەوش بەرپرسیارەتێکی تری لەسەر شانە بە منشکە ئەماڵێم معنەیە نییە کە پژگیری لەواکەم بەرپرسیارەتەکانی تری لابەرەیە نەخێر تۆ پێشەوەی کە پێشگوێ بخات تۆ پێشەوەی کە بەڕێوەبەربی خوشکیت پێشەوەی کە بەڕێوەبەربی تۆ دایکی پێش ئەوە تۆ هاوسەری کۆمەڵێک ماف و بەرپرسیارەتیت لەسەر شانە کە پێویستە جێبەجێ بکەیت بەڵام دەکرێت ئەو خانەوادانە زیاتر هاوکاری ئەو بەڕێزانە بکەن چکە بەڕاستی ئەگەر بێت و ئێمە ئافرەتێکمان هەبێت نەم وڵاتەیە وەکو ئافرەتانی تری دنیا بتوانن جێگای خۆیان دەست و پەنجەی خۆیان بکەنەوە ناو حکومڕانیە و بتوانن میلەتەکەی ئێمە بەرەو پێشەوە ببن پێویست وایە کە کۆمەڵگە و خانەوادەکانیان زیاتر ڕێزیان لێ بگرن و هاوکاریان بن باش میناخان ئێمە هەمیشە ئەومان زۆر بەڵاو گرنگ بووە کەوا لەسەر جەمتەمەنەکاندا ئافرەت با بەشدار بێت وەکو خۆت کەوالەتە من 25 ساڵیە ئەو پلێت وەرگرت وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگار دەست بەکار بوویت چۆن بوو لەو تەمەنەیە خۆت کاندید کرد بۆ ئەو پلەیە چه هەستێکت هەبووکەوە ئەو پلێت بەدەستێنە بەڵێ خۆی لە ڕاستیدا عادەتە نەناو بنەماڵەکانە دایک و باوک مناڵەکانی خۆیان باشتر لە خەڵکی ترە ناسن من هەر لە مناڵیەوە باوکم وتێتی تو هەر بە قایدی لە دایک بوویتە لە ماڵەوە هەر خۆم بۆز بوومە لە ناو هاوڕێکەمە هەروە بووە لە کاتی قوتابیانە هەروە بووە چونکە من ئەزمموی نوێنەرایەتی کردن زۆر بە مناڵی دەستم پێ کرد لە کاتی متەوەستەوە ئەو کاتە لە قوتابخانەی زەهرا من نوێنەری مەکتەبی خۆمان بووم و پێشەوەش لە کەرکووک هەر خزمەتم کردووە و لە هەولێر دوای ئەوەش لە سلێمانی بۆیە کە ئەزمموی هەڵبژاردن بۆ من ئەزممونێکی نوێ نەبوو ڕاست بوو لەسەر ئاستی ئەنجومەنی پارێزگای سلێمانی تەحەدایەکی گەورە بوو بەڵام خۆشبەختانە هەم حیزبەکەم و هەم بنەماڵەکەم هاوکار بوون و ئەو کاتە دەرفەت هەبوو کە ئێمە ماڵ بە ماڵ کار بکەین لەسەرەوە نوێنەرایەتی بکەین و پێش ئەمەش با بڵێن لە ڕێگای ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیەوە کارمان کرد لەسەرەوەی کە تەمەنی خۆپاڵاوتن لە 30 ساڵی و بینی 25 ساڵی ئەمەش بە دەستکەوتێکی زۆر گرنگ و بە نرخمانزانی لە بەرەوەی کۆمەلگای کوردەواری و کۆمەلگای کوردستانی بە شێوەیەکی گشتی کۆمەلگایەکی گەنجە ئاستی تەمەنی پێگەشتن و تێگەشتن و قۆناغی تەواوکردنی جامیعەتیدا لە تەمەنی 21 و 22 ساڵیە تا ئەبێ بۆیە کە ئێمە زۆر پێداگیریمان کرد لەسەرەوەی کە ئەو یاسایە لە پەرلەمانی کوردستانە بگۆدرێ خۆشبەختانە پەرلەمان هاتنە سەر خەت و ئیشی جتیانە سەری کرد حزبەکان بە تایبەتی ئەو کاتەکە پارتی دیموکراتی کوردستان کۆنتاکتمان لەگەڵی هەبوو کاتێکە لە قوتابیان بووین پێشەوەی بینە ناو حزبەوە ئیشێکی زۆر باش و جدی کرا لەسەر بابەتی تەمەن و پێشم وایە نوێنەرایەتی کردن دەبێت ڕنگدانەوەی کۆمەلگاکەی خۆمان بێ لەبەرەوەی کە کۆمەلگاکی خۆمان چینێکی زۆری تێدا گەنجانە بۆی ئێمە زۆر پێویستیمان بە گەنجانە بۆی کە بێنە پێشەوە و ئەرکی ئەو خزمەتکردن و ئەرکی نوێنەرایەتی بگرنە ئەستۆی خۆیان چۆن هەستێکت هەبووکە لەو تەمەنەیە تۆ ئەو ئامانجت بەدەست هێنا لە ڕاستیدا من ئەوەندە بیرم لەوە ناکردەوە ئامانجیەوە بەدەست بهێنم ببم بە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەقەی ئەوەی تۆ بتوانی خۆت بیتە بەر ئەو بەرپرسیارەتی لەو تەمەنەیە ڕاستەکە ئەزمونونەکە زیاتر
خۆشی ئەو ئەزمونە ئەوە بوو کە هاوڕێکان و هاوتەمەنەکان و هاوپیشەکانم زۆر پشگیریانە کردم و هەموو کاتێ بە میانەوە تۆ لەوێ باشترە توانی خزمەت بکەیت، تۆ لەوێ باشترە توانی خۆی ببینیتەوە، تۆ کەسێکی زۆر کۆمەڵایەتی حەزدێ بەردەوام لە ناو خەڵکا بیت و بەردەوام لە ناو کێشە و معاناتا بیت و لە پەیوەندیاداپی لە ناو خەڵکانیەکە بچی سیمینارات بکەی کۆڕ بکەی بچۆ لەو شوێنە خۆتە بینیتەوە توانی باشتر خزمەت بکەی. تەحەدیاتەکە زیاتر خۆشیەکەی لەوەیە بوو کە توانیم ئەو ئامانجە بپێکم نەک ئامانجی ئەوەی کە من پلەیەکی دیاریکراوم هەبێ. بۆیە کە تەحەدیاتەکان بەڵێ هەبوون چکە ئێمە لەسەر ئاستی 5 حیزبی دەسەڵاتدارە کە 64 کاندید بووین هەر لە پۆستەکەی ینی لە حیزبەکەی خۆمان 64 کاندید بوو، لەو 64 کاندیدە 180 ئافرەت بوون، توانیم دەنگی یەکەم ئافرەت بەدەست بهێنم، بەڕاستی تەحەدایەکی بەڵێ وایە زۆر بوو، بەڵام خۆشبەختانە دواتر کە هاتم و خزمەتم کرد و تێکەڵاوی خەڵک بووم ئەو ماندووبوونەی هەڵبژاردننی لەبیر بردمەوە، هاچەنە لەسەر ئاستی تموحاتی خۆشمان نەبوو لە بەرەوەی ئەنجومەنی پارێزگاکان تا حەدێ نەیانتوانیوە ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن، ئاستەنگەکان زۆر بوونە، ئێمە تووشی دووچاری چەندین قەیران بووینەوە. داعش ئەو کاتە لە ئارایە بوو پەلاماری هەرێمی کوردستانیدا 16 ئۆکتۆبەر دروست بوو، دوای ئەوە قەیرانی دارایی و بڕینی بوو جەوموچەی هاوڵاتیان و ئەو بابڵین ئەو بڕەپارەی کە ئاهاتە بەردەست ئەنجومەنەکانە لە ساڵانی ڕابردوودا بەداخەوە ئێمە ئەو شانسەمان نەبوو کە لەناو ئەنجومەنە ئەو پرۆژانە پەسەند بکەین چکە پارەیەک یەکجار کەم بوو هەر بە شێوەیە کرد ڕێژێکی زۆر کەمی موچە خۆرانی پێ قەناعات پێ بهێنن، بۆیەکە لە ئاستی تموحاتی ئێمەیان نەبوو، بەڵام هیچ نەبێتوانیمانە دڵنگێکی باش بگەێنین و کار بکەین لەسەرەوەی کە چەند شتێک جێ بکەینەوە لە فترەیە کە ئێمە ئیشمان کردەوە وەکو ئەنجومەن و وەکو ئەندامانی ئەنجومەن. میناخان لەوەتی دەست بەکار بوویت چ کار و پرۆژەیەکت بۆ ئافرەتان کردووە وەکەزانین هەر ئافرەتێکەوە ئەچێت پلۆپۆستێکەوانێ پێش هەموو شتێک ئەوەی کەەوە نوێنەری گەلەکەی بێت بە تایبەتی نوێنەری ئافرەتانە لەو شوێنە چ کارێکت کردووە خزمەت بە ئافرەتان؟ خۆی بە تەبیعەتی حال ئەنجومەنی پارێزگاکان جیاوازیەکیان هەیە لەگەڵ پەرلەمانی کوردستانە و لەگەڵ جهەتی تەنفیزیە، ئێمە زیاتر کارەکانمان لەسەر پرۆژە خزمەت گوزاریەکانە با بڵین، بەڵام لە ڕووی ڕێکخراویەوە توانیمانە کە ئێمە چکام لە لیژنەی پەیوەندیەکان بوومە زیاترین کۆتاکتم لەگەڵ ڕێکخراوەکانی ئافرەتانە هەبووە، لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیشە بۆ نمونە ئەوانەی کە ڕەبتیان بە مافی مناڵ و مافی ئافرەت و مافی مرۆڤەوە هەیە کاری زۆر باشمان کردووە، کۆبنەواتمان ئەنجام داوە، ئیدانەی کۆمەڵی و بابەتانەمان کردووە کە دژ بە ئافرەتان بوون، توانیمانە دەنگی ناڕەزایەتی بگەێنین بە ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان، هەمیشە لە خەت بوومە لەگەڵیان هەرچێکیان پێویست بوو بێ ویستویانە خۆپیشاندان بکەن بۆ وەرگرتنی موافقە، ویستویانە کۆڕ و سیمینارات بکەن لە ڕێگەی پارێزگای سلێمانیەوە. ئێمە سپاس بۆ بەڕێزیشان کە توانیانە هات بێنە سەر خەت و ئیش و کارەکانی ئەوان ئاسان بکەین و هەمیشە لە خەت بووینە لەگەڵیان و هەڵگری پەیامی ئەوان بووینە، چکە ئێمە لە هەر شوێنێکا بین لەبیر ئەومان لەبیر ناچێت کە ئێمە وەکو ئافرەتێک لە ئیدارەداین و پێویستە بەرگری کارێکی سەرسەختی مافەکانی ئافرەتامین وەکو چۆن هین هاوڵاتیانین. باشە میناخان، ئەدای ئافرەتان لە نوێنەرایەتی کردنان لە پیاوان جیاوازە؟ ئایا ئەگەر جیاوازە جیاوازەکەی چییە؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا ئەم پرسیارە پرسیارێکی زۆر قوڵە و پێویستە ئەو ئۆرگانانی کە کار لەسەر دراسە و تۆژینەواتەکەن ئیش لەسەرەوە بکەن ئاخۆ لە ساڵانی ڕابردوودا یاخۆ لە 30 ساڵی حکومڕانی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئافرەتان چی گۆڕانکاریێکیان کردووە، خۆ چی جیاوازیەکیان کردووە، هەر حەقواش ئەنجومەنی باڵای خانمان بێنە سەر خەت ئەم توێژینەوە بگرنە ئەستۆی خۆیان بۆ ئەوەی زیاتر بتوانن جیاوازیەکان و فەرقەکان پیشانی خەڵک بدەن کە ئافرەتان چۆن نەتوانن لە قیادەیە یاخۆت لە بەڕێوەبردنە یاخۆت لە نوێنەرایەتیکردنە چۆن بن. من پێم وایە بەڵێ گۆڕانکاری هەیە لە بەرەوەی ساڵ لە دوای ساڵ زیاتر ڕێژەی نوێنەرایەتیکردنی ئافرەت زیادی کردو، خۆ ئەگەر بەهاتایە خوا نەخواستە ئافرەتان نەیانتوانایە پێشکەوتوو بوونایە خۆ فەرقێکیان پیشان بدایە جیاوازێکیان هەبوایە ئەو کاتە خەڵکش زیاتر دەنگی پێ نادەین لە هەڵبژاردنە دوای لە دوایەکەکانە حزبە سیاسیەکانش نوێنەری ئافرەتیان هەڵنابژارد بوو ئەوەی کە بتوانن نوێنەرایەتێکی ڕاستەقینە بکەن و لە هاوڵاتیانەوە نزیک ببنەوە. من هەمیشە شایەتیوت بۆ دەمکەوە هاوکاری ڕێکخراوی
یەکێتی ئافرەتانی کوردستان بووی بە تایبەت ئەنجومەنی دەوروبەری سلێمانی هەمیشە یەکێک بووی لە یەکەمەکانکەوە هاوکاری ئەو ڕێکخراوەت کردووە لە بەروپێشچوونی پرۆژەکانیاندا. دواپرسیارم بۆ تۆ ئەمە ئەبێت ئایا ئێمە ئەونا ئیلحاح لەسەر ئەوە ئەکەینەوانێ پێداگری لەسەر ئەوە ئەکەینکەوە ئافرەتان نوێنەرایەتی بکەن، ئافرەتان بچنە پێشەوە، ئافرەتان دەنگی خۆیان بەرز بکەنەوە، ئافرەتان هەوڵی خۆیان بدەن. ئافرەت توانێتی و ئافرەتانی کەوا گەیشتون بە تموحاتەکانیان، گەیشتون بە ناوەندی قەراردان، گەیشتون بە دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن، توانی ویانە بەرپرسیارەتەکانی خۆیان جێبەجێ بکەن بە تەواوەتی حەقی خۆی بە پیشەکە و بۆ بەرپرسیارەتێ بدەنکەوە لەسەر شادیانە. خۆی لە ڕاستیدا ئەمە دوو لایەنەگرێتەوە. لایەنێکیان ئەما بێت وەکو پێشتر باسم کرد لایەنێک کە ئیشوکاری بە دوواداچوون و توێژینەوە بێت، مەسەن جامیعەتەکان یاخوات ئەو بەڕێزانەی کە خوێندنەکەن بۆ خوێندنی باڵا ماستەر بەیان دکتۆرە، حەقوایە ئەما بێنە سەر خەت و ئیش لەسەر ئەو بابەتە بکەن، ئاخۆ بزانن توانیەتی سەرکەوتو بێ خۆت نەیتوانیوە. و خاڵێکی تر ئەما منێتەوە سەر هاوڵاتیان و دەنگدەران، ئەگەر ئەمان لە هەڵبژارنە دوای لە دوایەکەکان ئەگەر ئافرەت نەیتوانی بێ هەڵبەتە جارێکی تر متمانە بە ئافرەت نەئەدرایەوە. تەنانەت حیزبە سیاسیەکانش نوێنەری ئافرەتیان ناناردبووە ناو پێگە چاودێریکردەکان و هەروەها جێبەجێکارەکان. و خاڵێکی تر شەمێنێتەوە سەر زەمیر و بەشدارێتی وجدان و ئەو کەسێک کە لە پۆستێکی ئیداریە داهاندرێت، هەڵبەتە وەکو چۆن ئەخلاقیاتی تر هەیە ئەخلاقیاتی ئیداریش هەیە کە مەفروض وایە ئەو کەسانە پێش ئەوەی کە کاندید بکرێن دەوراتی پاشیان بۆ بکرێتەوە. و حیزبە سیاسیەکانش کار لەسەر ئەوە بکەن کە ئەم پرسە تەنها پرسێکی تەرفیهی نییە، پرسێک نییە تەنها تۆ لە پۆستێکا بیت و ناو ناوبانگێکت هەبێ. ئەمە ڕاستیدا خزمەتکردنە و خزمەتکردن پێویستی بە نەفەسێکی درێژ هەیە، پێویستی بە هەستکردنێکی باشەیە بە پرسیارەتی، پێویستی بە ئەخلاقێکی باڵا هەیە کە لە وەکو وای لێبێ کە هاوڵاتی عنسرێکی مقدس بێ لە ئیشکردنەکەی بۆی بتوانێت بەرگری لە مافەکانی بکە. زۆر باشە خاتومی ناسامی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، زۆر خۆش حاڵ بووم ئێوارێ لەگەڵ ما بوویت. ئەگەر هیچ شتێکت ما بێت بچێ بە بینەرانی بگەێنیت بفەرموو. سپاس، دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامە جوانە. هیوادارم بەردەوام بن لە کارەکانی خۆتان و هیوادارم وەکو چۆن هاوڵاتیان چاودێری وەکو چۆن ئێمە چاودێری دام و دەستگاکانی حکوومەتەکەین، ئێوەش چاودێری و ئیش و کارەکانی ئێمە بکەن و لە هەر شوێنێکە حەقی خۆی بۆ ڕخنە مالیە بگرن و لە هەر شوێنێکە حەقی خۆی بوو دەستخۆشی مالیە بکەین. دەستان خۆش بێ و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. دەستەکانی تۆش خۆش بێ و هیوای سەرکەوتن بۆ تۆش خوازم. زۆر سپاسی بینەرانەکەم کەواتە ئێستا لەگەڵمان، بەڵێ من لەگەڵ میوانەکەم باسی ئەو هەوڵانەی حکوومەتی هەرێمی کوردستانمان کرد بۆ هێنانە ڕیزی ئافرەتان و بۆ نەنەرایەتیکردنی ئافرەتان تاوەکو بتوانین دەنگی نیوەی گەل بگەێنین. خۆشحاڵم کەوە بینەرانم لەگەڵ مابوون هەتاکو ئێستا، تاوەکو بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ بێت.